بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم، خوای گەورە کە ئێمەی دروست کردووە بۆ ئەوەی کەوا لە دنیادا بژین، بۆ ئەوەی زەوی تێدا ئاوادام بکەینەوە و بۆچی ئێمەی دروست کردووە خوای گەورە بۆ ئەوەی ئێمە تاقی بکرێنەوە و ژیانی دنیا هەمووی تاقیکردنەوەیە. چونکە خوای گەورە بەخۆی دەفەرمێت لە سوورەتی مولک ئاەتی 2: الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. خواجان بخوي كوا مردن و ژیانی بەدیهێناوە و دروستکەری مردن و ژیانە بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی مرۆڤەکان تێدا تاقی بکرێنەوە ئایا کامەی ڕاستگۆیە، ئایا کامەی درۆزنە، کامەی باشە، کامەی باشترینە، کامەی چاکە، کامەی چاکترینە. کەواتە مرۆڤەکان بۆ ئەوەی تێدا تاقی بکرێنەوە وەکو تاقیکردنەوەکانی دنیا. ئەو کەسێکەوە تاقیکردنەوە ئەنجام دەدا کە باش دەبێت و دەرەجەی بەرز دێنێت، ئەمە باشترینە. کەسێکەوە باش جواب ناداتەوە لە تاقیکردنەوەکان باشەیە، ئەمە پلەی نزمترە. بۆیە لە بەهەشتیشدا پلەکان جیاوازە، ئاستی بەرزمانەیە، ئاستی ناوەندمانەیە، چونکە پلەکان لە بەهەشتدا لە حەدیسێکدا هاتووە بەهەشت 100 پلەیە. کەواتە بۆیە ئێمە پێویستە لەسەرمان بە چاکترین شێواز ئەو تاقیکردنەوەی سەر دنیا ئەنجام بدەین. هەروەکو خوای گەورە بەخۆی دەفەرموێت: كل نفس ذائقة الموت ونبلوكم بالشر والخير فتنة وإليه ترجعون. خوای هەموو نفسێک دەبێت تامی مردن بچێژێت و هەموو نفسێکیش دەبێتی بالشر والخير. کەواتە هەموو ئینسانێک دەبێت تاقی بکرێتەوە بە خۆشیەکان، بە ناخۆشیەکان، بە ئازارەکان، هەمووی پێویستە تاقی بکرێتەوە. و تاقیکردنەوەکانش کە خوای گەورە بە ئێمە دەکات بۆ شتانە کە تاقیمان دەکاتەوە کە لە تواناماندایە، و تاقیمان ناکاتەوە بە شتێکەوە لە توانای ئادەمیزاد نەبێت. و ئەو شتێکەوە پێویستە موسڵمان ئاگاداری بێت کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کە تووشی هەمومان دەبێت یەکێک لەو تاقیکردنەوەانە خەم و ئازارەکانە. ئەو خەمانەی کەوا مرۆڤەکان تووشیان دەبێت لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە بەردەوام دەبینین لە ناو خەڵکەوە، بەردەوام خەڵک لە ناو تاقیکردنەوەدایە، لە ناو خەم و ئازاردایە، لە ناو ناخۆشیدایە، لە ناو نەخۆشیدایە. ئەمانە هەمووی تاقیکردنەوەی خوای گەورەنە بۆ مرۆڤەکان. بەڵام پێویستە چی؟ ئەو کەسێکەوە تاقی دەکرێتەوە لەلایەن خوای گەورەوە، ئەگەر بە ناز و نیعمەت بوو پێویستە شکری خوای گەورە بکە، ئەلحەمدولیلا بکە، سوپاسی خوای گەورە بکات. و ئەگەر ناخۆشی بوو پێویستە ئارام بگرێت لەسەری بۆ ئەوەی پاداشتێکی بەرز و گەورە بەدەست بێنێت، بۆ ئەوەی بگات بە پلەی ساڵحان و پێغەمبەران. چونکە هەموو مرۆڤەکان لە تاقیکردنەوەدانا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستمان محەممەد بەردەوام لە ناو تاقیکردنەوەکاندا بووە و تاقیکردنەوەی پێغەمبەران لە هەموو کەسێک قورستر و بە ئازارتر بووە. کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر دەردەچێت بۆ ئەشکەوتی ثەور، کاتێکەوە کۆز دەکەن و قڕیشەکان بە دویان دەکەون کافرەکان، ئیمامی ئەبوبەکر چی بە پێغەمبەر دەرێت؟ پێی دەڵێت: خۆشەویستم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوە کافرەکانی قوڕیش و لێمانەوە نێزیکن، ئەگەر بێت و بەس سێری خوارەوەی خۆیان بکەن ئێمە دەبینین. بەڵام تەمەشای ئیمانی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم، چی پێ دەڵێت؟ لا تحزن إن الله معنا. کەواتە باوەڕبوون بە خوای گەورە و ئیمان تەوەکل لەسەر خوای گەورە گەورەترین چارەسەرە بۆ لادانی خەمەکان. یەکەم خاڵکەوە باسی بکەین ئەوەیەکەوە پشتبەستان بە خوای گەورە لادانی هەموو ئازارەکانە، لادانی هەموو خەمەکانە کەوا لە دنیادا لەسەری لادەچێت. یەکێک لەو پیاوچاکانە بە ئیمامی ئەحمەدی وت: ئەی پێشەوە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل، کەی مرۆڤەکانی ئیماندار، کەی مرۆڤی ئیماندار هەست بە خۆشی دەکات و خەم و ئازاری نامێنێت؟ پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل چۆن جوابی ئەم کابرایە دەداتەوە؟ دەڵێت کاتێک مرۆڤەکان خەم و ئازاریان نامێنێت ئەو کاتێکەوە پردی سیڕات دەکەوتە پشتیانەوە، واتە لە پردی سیڕات پەڕینەتەوە. کاتێکەوە پێی ڕاستی هاوێشتە ناو بەهەشتی خوای گەورە ئەو کاتە خەم و ئازارەکان نامێنێت. کەواتە لە ژیانی دنیادا هەموو مرۆڤەکان
خەم و ئازارێکیان هەیە، بەڵام ئەم خەم و ئازارە بەچی لا دەچێت؟ بە پشت بەستان بە خوای گەورە، بە تەوەکول، تەنها داوای یارمەتی لە خوای گەورە بکەیت، تەنها پشت بە خوای گەورە بەستیت بۆ ئەوەی خەمەکانت لەسەر لا بچێت، لەسەر ئاسان بێت. چونکە خوای گەورە کاتێک کە مرۆڤێک تاقی دەکاتەوە بۆ ئەوەی تاوانەکانی هەڵبوەرێت، بۆ ئەوەی پلەکانی بەرز بکاتەوە. یعنی کاتێک کە خوای گەورە مرۆڤەکان تاقی دەکاتەوە بۆ ئەوەی ئەم نەخۆشیانێکەوە هەیە، ئەو ئازارانێکەوە دەچێژیت، ئەگەر دڕکێکیش بە پێی مسلمانێک ڕابچێت، خوای گەورە بۆی ئەم دڕکەوە پاکی دەکاتەوە لە تاوانەکانی. بۆیە ئازارەکان، خەمەکان پێویستە ئێمە پێیان خۆش بین، دڵخۆش بین، چونکە دەبێتە هۆی هەڵوەرینی تاوانەکان. تەوەکل لەسەر خوای گەورە، خوای گەورە بەخۆی دەفەرمێت وتوكل على الحي الذي لا يموت. بێگومان پشتبەستان بە خوای گەورە کە خوای گەورە هەرگیز نامرێت و هەمیشە زیندووە. بۆیە پێویستە تەنها پشت بە خوای گەورە بەستین لە کاروبارەکانی دنیاماندا. نمونەیە کە خوای گەورە لە قورئانێ بۆمان باز دەکات کە لە قەسەسی پێغەمبەر موسا و فیرعون، کاتێکەوە پێغەمبەر موسا بە دوای فیرعون بە دوای پێغەمبەر موسا دەکەوێت بۆ ئەوەی لە ناویان بەرێت، بۆ ئەوی بیان کوژێت لەگەڵ ئیماندارەکان. کاتێک کە بە دوایان دەکەوێت و پێغەمبەر موسا دەرەچێت بەرەو ڕووباری نیل، ئەو کەسانێکەوە لەگەڵ پێغەمبەر موسا بوون چیان بە پێغەمبەر موسا وت؟ فلما ترى الجمعان قال أصحاب موسى إنا لمدركون. کاتێکەوە بینیان جێشی فیرعون لە دوایانە و پێشیان ڕووباری نیلە، گوتیان تازە تیا چوین، لە ناو چوین. ئای پێغەمبەر موسا چی بکەین ئێمە؟ تازە تیا چوین. بەڵام سەیری ئیمانی پێغەمبەر موسا بکەین، چی بەو مسلمانانەوت؟ چی پێوتن؟ قال كلا إن معي ربي سيهدين. نەخێر، خوای گەورە لەگەڵمانە، خوای گەورە پشت و پەنامانە و ڕزگارمان دەکات، سەرمان دێخی، ڕێگا ڕزگاریمان بۆ دەدۆزێتەوە. ئەوجا خوای گەورە فەرمانی کرد بە پێغەمبەر موسا کەوا دار عەساکەی بدا لە ڕووباری نیل و شەق بوو. کەواتە ئێمەی موسڵمان هەمیشە لە تاقیکردنەوەیان بۆ ئەوەی ئیمانی خۆمان بزانین تا چەند پشت بە خوای گەورە دەبەستین. کەواتە یەکەم چارەسەر بۆ لادانی خەمەکانی دنیامان کە ئەم ڕۆژگاری ئەمڕۆ هەمووی پڕێتی لە خەم و ئازار، یەکەم عیلاج و یەکەم چارەسەری ئەوەیەکەوە بەردەوام پشت بە خوای گەورە بەستین لە هەموو کاروبارەکانماندا و داوای یارمەتی تەنها لە خوای گەورە بکەین. قال كلا إن معي ربي سيهدين. السلام عليكم ورحمة الله وبركاته.